ڕێزوو حرمەت دێرمەڕە ئیوەی ئەزیز کە تماشا ئیوی دووەکەن ئیمڕۆ شەمە و سیە مانگە 11 2019 زایە نییە. من ناوم بەرزوو ئەحمەدیە. لە ئیوی دووە وە قسە و باسێک لە ژێر ناو سەرچەوەێ زانیاریەکان وە هووکارە هەڵەکان یا ئەلە لە اشتباهات لە مەورد جەهانبینیە فەلسەفی کوردان هامە خزمەتە کە بزانی من چۆ دەسە نویسەرگەلێک یا یەک پەژوهشگەرگەلێک مێنەوانگەلێک لەسەر مردمە لەسەر گورانەکان و جەهانبینی کوردان کە گورانەکان وەل خۆیانە هاوردنەسێ تحقیقکردنە پەژوهشکردنە و چجور ئەو زانیاریە خۆیانە وەدەسهاوردنە و چەندێک هەڵە بینەس و ئەلەت هەڵەکانیان چەبیەس خەتاکانیان چەبیەس لە ئی بوارگەر و لە ئی باوەتوە گورانەکان خۆیان هەمیشە لە ڕێی دەفتەرگەل یاری تاریخ خۆیان نووسانەسن یا دەورەوە دەورە لە قەرنە دوای ڕمیان ساسانیەکان هەر لە سەدەی واسڕا کوچیوە بگرێ تا سەدەی سنزە دەورانە سەردەم نەور و سوورانی و تەیمووربانیارانی یانە لە ڕێی یاریەکان خۆیان و مێژوو خۆیان نووسانەسن و دوو دەورەی مهم هەست لە شوون سەدەی هەفتم و هەشت کردووە ناسیاوە ناو دەورەی سەهاک و لە شوونی دەورەی باوە یاغەر و تێتوە کە تاورێکە کەڵام بەسڕا مەتنگەل کەڵامی و ئیمۆشن یاریەک شێخ ئەمیر و یارانی یاریەک خستنە سەر و نزیک سەدەیەک دواتر تەیمووربانیاران و نەوروز سوورانی و مەجموعەیەک یاریەل خۆیان شۆڕشک یاری خستنە سەرڕێ کە وەداخۆی دوو دەورە هینیکردنە ئاساریان لەبین بردنە و ئاسار کەمێکیان مانگەسن کە دەستکاری نێوت فرە وە پیزیاکردنە لە گشت دەورەکان هینی فرێک دەفتەرگەل فرێک لە ناوبردنە لە ناوبریانە لەلایەن ئەوەز کریا لە وشەکان ئەوەز کریا خشتەکان ئەوەز کریا نیم خشت ئەوەز کریا بەنەکان ئەوەز کریا تەرتیب دەورەکان شیویاس تەرتیب قسەکان لە جەمەکانە شیویاس ئەسەکە زەرەر ئی گەنجینە زەرەر فرێک دیست ئەمە ئەوەی کە ناوی بنیرێتە تحقیق یا پەژوهشت لەلایەن کەسێکتر قێرز گورانەکان خۆیان وە کە لە ئی تقریبا 250 ساڵ ئاخرە چەند سەرچەوە ئەتوانێتن لە نەزەرە بگرێتن یەکی سەرچەوە کەسکەرێکە خارجی کرد لە ناو کە هاتنەس یا ماموریە داشتنەسن یا یەکە کەس نظامی بینەس یا یەک سەفەر کردنەسن واسرا گەردشگەری کردنەس لە منتەقەیە شتێک یادداشتکردنەس و ئەوە بێسە سەرچۆی زانیاری لە ئێهینە لەسەر گورانەکان و دنیا دوێنێنیان و باوەڕەکانیان و ڕسم ڕسوماتیان و زوانیان و لەسەر کلیەت هەویەتن و یەسەکە من شارەکەمە سێ چوار گرت لە ئەوانە و دەسەیەکتر لە کەسکەرێک هینکردنەس تاقیقکردنەسن ئێرانیەکان بینەس و دەسەیەکتریش کوردەکان لەناو ئەوانە و سەر کوردەکان بەش هەم شیە هەم سونی
کە یانە دیدگە خاص خۆیان داشتن هەرکام لی دەسەگەلە و پیش داوەریەلێک و پی زهنیەتگەلێک و چینەسە پاڵ ئەوەی کە بەرهەمێک کوو بکەن کە ناوی سەرچەوەێ زانیاری بوو. بیشتر وەسڵە خاڵگەل هاوبەش ئی دەسەگەلە لە پەژۆشکەگەریەل هووکار سەرەکی یا علەتە ئەسلیە هەڵەکانێان وەسڵە نوین متۆد پەژۆهشی بیەسن کە لەو سەردەما هەکولەن متۆدێک نویەسمە 150 سەلۆر لە منتەقە تقریبان متۆدێکی ئیمڕۆژ متۆد پەژۆهشی ناوگرتن لەو سەردەمە فرە سەرەتایی بی کە مەخسوسەن لە منتەقەی ناو کوردەکانەوە کەسێک کە هاتن ناو خارجی کە هاتن ناو کوردەکانە تەنیا هینەکانیان لە ڕێ مشاهدە و شتێکی ژنەفت و قسەوە گرد مردمە لە چەند کاتەگۆریە گونجانن تا یەک بتوان دەسەبەنی زانیاریەکان بکەن و ئانالیزی بکەن و لە شوونێکی بەسڵا نەتیجەگیری بکەن کە یانی خاصخراوی بکەن نەتیجەگیری بکەن هەڵێ بسەنگن ئەو پرۆسەیەکە کە باید تێی بکریەتن لە پرۆسەیەکی تاقیقیە. یەسەکە بیشتر لەسەر وەسڵە سنەتی کردنەسە دەستپێچک ئەوەی کە مەجموعەیەک فرەتر لە جەمیەتێک هاو بیر و باوەڕ لەژێر یە چەترە کووە بکەن لەژێر ناوەسڵە هاو مەسەب هاو دین هاو مەسلەک هاو فرقە مەسەن هلول الروح هلول الذات تەناسخ دوونادوون مەزهەریەت یانە هەر کامیان لە شوونگەل لە جەمیەتگەل یا فرقگەل جوورای جوور مانیەلێکی جوورای جوور گرێتە خۆی مەسەن یەکی فریان هاوردنەسن تەناسخ کە ئەسەن سەنەدێکە ئێرانیانەست کە گویا ئی مردمە ئەلیەلاهیە ئەلحەق نازانم شەیتان پەرەز فلان بیمان ئێتقادان و تەناسخ هەست و یە هاوردنە هینێکردنەس پەیوەندی دانەسەکە ڕیشە لە دینگەل بودای و هەندووی دێرێتن یا یەک مەسەن شمارە هەفت هاوردنەسن کە ئی شمارە هەفتە چون دێرە یانە هەفتەن دێرین یا هەفتەوانە دێرن وەگەر دینگەل وەگەر زەرتشتیەتە هاوبەشن کەوانێکی هەفت هین دێرن هەفت وەسڵا هەفت ئیزەدان دێرین یا هەفت فرشتە دێرین یا هەفت ئەم شاس پەندان دێرن وەسڵا کە یانە هینکردنە یانە وەکو خاڵ هاوبەش هاوڕیشەیی باوەڕی لەلێ ئستیفادەکردنس یەسەکە یا مەسەڵەن مەجلس ذکر و جەم ناین و یانەکردنە سەیەک هاوبەش ڕاڕای جەمیەت فرێکتر کە لەژێر متەسۆفەکە یانێکی متەسۆفن و ذکرکەن و نازانم خۆڵسەگەن و ڕۆژەگەن و فلان و یانە و چلە نشینی دێرن یانە ئی هینێ لەکردنە سواسڵا دەستپێچک یا مەبنای قەزاوەت خۆیان لەسەر یەکە ئی مردمە چ نظام باوەڕێیەک داشتون بەشێکتر مەسەڵەن هاوردنەسن خوا زانستن ئەلی کردنەسە وەج مشترک یا خوا ئینسان خوایی کە مەجموعێک لە واسڵا فرقگەل یا جەمیەتگەل متەسۆفە کە باوەڕە پێ دێرن کە بتوێتن بڕەسێتە هەدێکە مەزهەریەت واسڵا ئەلی داشتون ئەو کەسیانە و پیرانە و مرشدانیانە هاوردنەکردنەسە وەج مشترک متە علت اصلی ای هینیچه ای دیدگاه یا ای حلاوه اوی بیسه که بین گورانەکان ئەوانەیە کانە لەسەر هویەت کوردانە منەسە وەگەرت جەمیەتێل سەیی کە هەڵا مالوم نییە 10 ساڵ 15 ساڵ یا 20 ساڵ وەگەرد وەسڕا جونبش یا جەمشت سەدەی هەفتم و هەشتم ناسیاوە دەورێ سولتان ساگ مەسەن بەشدار هینەکە بووین لە شوونێکی کە وەخاتر وەی کە لە ئەورە
سەهاک وە پادشایی هەڵوژەوە جەمیەت فرێک سونی بەشداربین دەنەتیجە سەیەریت وەکو جەمیەتێکی سەروە شیعە لەو جمشتە بەشدار بین و یەکە دیاریش کە سەهاک نەمانوە جەمیەتکە مسلمان سونی لە هینەکە جیاوە بین جمشتەکە وەسرا شکست خوارد دیوانە گەورە مەجبور بی لە هۆرەمان فرار بکێتە ڕا یان نەقڵ مەکان بکێتە ڕاداڵەوە هینیەریش ڕێ خۆیان گرتنەوە وەسرا سەیەرێکە لە ئەو یەکینەوە لە یاوە هەتگە لە هەفتوانە سازماندەهی بوو ئەوانش ڕێ خۆیان گرتنەوە وەگەرد باوەیارە بێوەبەست نەکرد هێست سەنەت فرە ئەرا دایم لەسەم سەنەتێک نویسراوە لەلایەن خۆت هەفتوانەیەلوە جور ئەو وەرەقە سەی شەمزین هەیدەریە جور ئەو نویسراوە یان کتاوچە هەرچی ناوێ بنێتن کا بەشەر بزەهویە و مەدرەکە فرێک استناد کردیم بڕێکشێت لە خانەڵماس و سەنەدگەل فرێک ئەرادای مەسلی لێ ڕابتەوە یەسەکە ئەو پژوهشگرگەل فارس تەلاشکردنەسن کە وەجه ڕیشە واستەڵایی هینە ئێرەکانە چشتێک دینەس و خاڵهاو بەش و گەرد بیر و باوەڕێل یا نظاموێل باوەڕی وەجە لە ڕمیان ساسانی چاکردنەس وەسڵا یەکردنەسن کە ئی جەمیەتێ یەزیدی یا ئیزەدی ئەلحاق ئەلیەلاهی یانە هەرمەهانە سەر بیر و باوەڕ وەسڵا دینە ئەژدادی خۆیان کە مەزدی سناس وەسڵا یا زەرتشتیەت و ئێسەکە و ئەو جەمیەتێری کیانیچە کە دوای وەسڵا هاتن یا داسەپیان ئیسلام لەسەر کوردەکان و منتەقە ژێر دەس یا مەردمان ژێر حاکمیەت ساسانیەکان ئێسەکە ئیسلام کردنەسە هینێکی چەتریە ڕێن یا زەرف هاوبەش یا ناو چەتریە ڕێن کە یانە سەروە شاخێکن یا شۆبێکن یا پەلێکن لە متەسۆفی ئیسلامی یا شیعە یا سونی یا هەش ئێسەکە تەلاشکردنەسن کە ئەو وەسڵا وەحدەت ملەت ئیرانە هەم لە دەوران باستان هەم لە ئی دەورانە ئیسلامی 1400 ساڵ وەسڵا جۆرێک هینەکان بەیان بکەن وەسڵا ئی میژوو نووسیە ئی بیر و باوەڕ نووسیە جۆرێک ئەرایە بێن کە بتوانێتن یا ئیرانە یەک پارچەیەک وە ئێتقادات یەک پارچەوە مردمانێک هەم بەستێک هینێل خاڵێل هەم پەیوەندیان فرەسن مەسەن ئەرایە بێ خارجیەکانیش بیشتر هینگەلی کەفتە سەدەستیان تواسنت ڕەبتی بێنە مەسیحیەتەوە ڕیشەیە مەسیحی ئەڕای بوونن مەسەن لێلیان هاوردێسوەکە ئی ئێتقاد وە وەسڵا هەلول زات ئەلی لە هینە ئینسانە یا هین خوا منزور هەر ئەو هین مەسیحیەسە کە کوڕخوا هەساوتن هەمچین وەسڵا ئی جور ئستدلاڵێ فرفرە خام و بێ پشتوانێک هاوردنەسوەکە گشتی قاتی بکەن ئەڕا مەقسەدگەل سیاسی منتە خود سەیەلیچ کە لەی 150 ساڵ ئاخرەکە دووارە سەرکردنە ئی دەفتەرگەلە زانیاری هینێک نیانەسە دەست ئی پژوهشگری لە وەسڵا زانیاری نێشتنە بێن وە دەرنەتیجە هەڵەکان کولتور و بینەس ئەمانەکەی هەرەوجەیە کە لە خزمەتان ئەرزکردم یە جەمبەندیە کەس کە لی ئەوڕۆ وشمە کە بتوانێتن ئەڕا ئەزیزگەل ئەو قسەیمە کە چمە سەری خاڵ و خاڵ کە کام نووسەندە چەوەتی ئەلبەتە ئەو نویسەرێلە یا ئەو سەرچۆل نووسراوەیە کە بیشتر تاسیردانە چمە سەری چون مەقاڵە و کتاویانە فرەسن و فرێکی هەر تکرارکردنەسن قسەی یەکان و هیچ ئەرزش وەسڵا سەنەدی یا هینەی نێرن علمی دروستە ساوی
نەوین ڕەوشمەنی تاقیقیەکی یا یەک متو تاقیقیەکی تەنیا سنەت و یانە لە مەراسم و ڕسومات و شتێک زاهری و ئەسڵە فەرهەنگی لە نەزەرەکردن و تۆجێک و دیدگا و هین نەکردنەس یەکی ئەوەی کە متون یا یەک نویسراوەی کڵامی گورانەکان لە وەرچەو نەگیریا و هەر کام لێ هینگەلێ خاڵێکتری کە ئەلەت ئەسڵیە یەسەکە واسڵای ئەنگلیسیەکە سۆرس کریتیسیزم یا نەقدمان بە نەکریاسن بدون ئەوەی کە نویسەرت تازە ئەو سەرچەوە نویسەریە قەدیمە بچوتن بزانێتن دروستە مەبنایان چەس ئەوان سەرچەوەی ئەستدڵاڵەکانیان چەس سەرچەوەی قەزاوەتیان چەس نەتیجەگیریەکان چەس هاوردنەس هەرو قسەیلانەوە خامی تکرارۆکردن کێبوو یا ئێرەکان قسێ چەند سەرچەوە جەمکەن چەند نویسەر جەمکەن چەند پژوهشکارکردنی بودە کارێکی علمی کە دەرسوورەتی کە هیچ ڕەبتێک وە کار علمی و نێرێتن وەختە نویسراوەیەکە لە سەرەتاوە قەڵەتە تو نەچیتن منبەکە کۆنتڕۆل بکەی بزانیتن ئی منبە دروستە منبێ قسەکان ئی شەخصە دروست نییە چجوورە ناتوانێتن یە بەرهەم تازە بار باێت یا بنووسێت ئەڵا خارجیەکان هین نێرن بەسڵا ومل زوان ومل جزئيات فرهنگ ومل واسا اشاره و نازانم او چشتکلی که لناو مردمانی که کنایه شوخیه زربور مسئله مثلا او چه هینگه ل نقطه حساس حالی نوی نسن تنیا ئێرەکان یا گوران زوانی که قصه کردنه که کافی نیه ئەرا درک فرچشت و تایوت ئێرەکان سەنەد لە 150 ساڵ ئاخرە کە وە تایبەت 100 ساڵ ئاخرە کە گوستاردەتر وە بێسن ئی نویسراوە لە ناو سەیەر پاش بێسن کە چشتکە لێت دەرناوردن سۆی معنێسە کە تەنیا زانستنەکە یا یەک خواندنینەکە کافی نییە بەڵکە مەتۆد توایەتن دیدگا توایەتن باید بتوانی وشەکان بناسیتن دیدگاکان بناسی پەیوەند دیدگاکان پیا بکەیتن یەسەکە من یەکی لە ئەو نویسراوەلە کە تازە پێی بردم کە یەکی لەو نویسەندەگە لە یەکی لەو کتاوەلە کە پێی بردم کە ئەتڵاعەت فرە دەوڵەمەنێک زانیاری فرە دەوڵەمەنێک دێرێتن کتاو 3 ساڵ لە ئاسیا سەفەرنامەی کەنت گوبینی و کە نویسەرێکی فەرانسەویە ئەیە وەداخوا من ئەو تەرجمەیە کە کەسێک وە ناو زەبیۆلای مەنسووری تەنیا لە 4 سەفە شتێک لە زوان ئەوە هاوردێسوە کە گولدەرەوە ڕاستی چشت مهمی کەتی نەوی من تۆجووە پێ نەکردم متای تازەی ئەو هینە واسڵات زەبیۆلای مەنسووری ئەو کتاوە لە 30 ساڵ دەر ئیران واسڵان ناوی ناوە بە شێرێک فقط تەرجمەی کردووە متای کتاوێکتر هینە هەر ئەو 30 ساڵ لە ئاسیەوە ناو لەژێر سەردەر یا ئەنوان 30 ساڵ دەر ئاسیەوە فارسی سەفەرنامەی کەنت گوبینی و بینو که ترجمه عبدالرزاق هوشنگ مهدوی ای کتاب فرد دولمنه هر وجره که خواهی پیشگفتاره که هاوردیسن مهدوی که ترجمه اکتر 1321 لجیر نو 3 سال ایران کریاز که فرا و گرد اصلا منطبق نیه حالا من گردیم وشون نسخه که انگلیسی و داخو ئەو نسخەیە لە ئەنگلیسیە کە من پێکردم ئی بەشیە لەسەر تەسەوف و ئەلحەق و زەرتشتیان کە خۆی یە بەشە لە کتاوەکە دەقیق نازانم لە حدود 20 سەفە وردێک هینێ کردێ لە لێ اختصاص داوەسە ئی باوەتە فرە زانیاری مهم هەنەوە بێ ئەندازە زانیاری مهمێکانەوەی وەی خاترە کە هیلم وێ ئەرا یە ویدیو کە بتوانێ من وە ورتر و ئەو خاڵیە مهمیە بخەیمەوە چەو لە لێ نەکەفێتن خود کتاو هینیچە کە مەهدەوی لە ساڵ 1360
چاپێ کردێت و سوورەت PDF لە ئینترنێت قابل دەستڕەسیە. کەسێک تر لە خارجیە کە چێسە سەر مەوزوع هینگە لە ڤڵادمیر مینۆروسکیە کە لە سەرچاوەکان تکراری ئینە پێکردنەسن ئیکاورە من ناچمە سەری وە لە خۆ تەنیا ئەشارەکەم کە هین کردێسن لەو باوەڕە بگەسن کە ئالحەق وەگەر ئەلیلاهی و نازانم چراغ خاموش کەریەل و خروس کەلەشە کوشیەل و الحقیقە و متەسۆفە یەکێک نیەن وەسڵا یەک جەمیەتێکە هێندێ متای هاوردێسی شوە کە ئیانە سەرچەوە لە مەذهبی شیە جیاوە بینەسن و مرور زەمان یە سیستم مەذهبی جیاواز ڕاخۆیان دروستکردنەسن کە لە ئەوەڵیشۆ لە شیە ئەفراد گەرا واسڵا لە نەزەریات شیە ئەفرادگەرا یا ئەکستریمیست هین کردێ یا هەو قوڵات باسڕا هینە لێکردنەسن کنە مۆرد ئەلی هین بکەن ئەفراد بکەن یەسەکە ئەویش هینی کرد بنەوەکە داز کە یەکە بێسە سەرچەوەڕە فرەکەستە لەناوانە لەناو کتاوەکە دکتور گوڵمراد مرادی چاوەڕێستۆ کە ئەوەڵین هینێک ئەوەڵین واسەڵان نەدای باوەڕە لەناو سپای ئەلی و هەرسەکە ئەناوەڵ حەقبی کەسان ڕەبتێک نێرە ئەناوەڵ حەق وەگەردە هیچ بیر و باوەڕێکی واسەڵایی جەهان بینیە ئەڵا لەناو متەسەوفەکان توانێت دوجر بشێتن ئەمە خاڵێک تر کە مینۆروسکی واسەڵای وە پێ ئشارە کردگەسن یا کە 1940 زاینی گویا هینێکی مەقبەرێکی سادە سولتان ساگ لە کنار سیروان دیوت هەڵا زیارەتچی داشت و یا نیاشت و یا یەکەسەن خۆت سنیە یا مردم منتەقە ئەو سوورەت ئارامگا دروست کردن کەی دروست بیوتیانە ئشارێک نەکریاسن تەنیا 1940 هین کردوە مشادەی کردێسن و یەوەگەرد ئەوەی کە حاج سەیاه کە ئەو مەقبەرەی واسڕە یا ئارامگای باوەی وە شکل هین دوێنێتن وە شکل خانگە بیشکەڵەیەک دوێنێتن لەناو سەفەرنامەکەی خۆی شارۆپێکە تتووەکە یانە لی سەد وردەی ساڵ ئاخرەئی هینە مەسەڵەی ئارامگا و زیارەتگە و نازانم هیچ تێرە هاتێسە ئاراوە ئەو هینە لەناو ئەو کتاوە دیواچی منەسەری کە لەو موقعەیە کە تقریبا 160 ساڵ لێوە هەست بین ساڵ 1355 تا 1358 ئەو 30 ساڵە گوبینو لە منتەقە بیەسن تەنیا لە بازی ماڵ قالیچەیەک دیە کە گویا منزور ئەو قالیچە بوتە و ڕواایەتە بوتە کە سەهاگ وەگەرد پیر مکایلە خستونێ بان سیروان ئارام کرد و دانیشون و ڕواایەت واسەڵا خورافیە کارڕای دروستکردن ساڵا ئێتماڵەن ئەوە بوتەوە لە خوی لێرە ئەشارەوە پێنەکرد کە لە ئەو ویدیۆ چیم لەسەرێ و قسە لەسەرێ کەسێک تریش کە خارجی لێ ئی باوەتوە تاقیقات دێرێتن ژێر ئەنوان تەزەکر ئەعلا کەسێک وەناو ئیوانۆف هینێکە پەژۆشکەرێکی رووسیە کە ساڵ 1950 لە بۆمبەی هینی کردێسن واسەڵا جەماوەری کردێکمان یەک دو ساڵ نازم چەند ساڵ دواتر وە شیوەیە کتاو دەرچێسن کە لە ئەو هینە هاوردێسن کە بڕێک سرودە و واسڵا جەم کردێسن و تاقیقاتی کردێ و ئەویش لەسەر و باوەڕە بێسەکە ڕیشەی باوەڕێل ئالحەقە لە ئەلیۆلاهیە لە چوتوە سەر مەسیحیەت و ئیسماعیلیەکان هەڵا ئیوانۆف هین کردێ این نوسخە خەتیک لە شیراز پیا کردێ و جورە هاوردنەسەوە کە لەو نوسخەیەکە فرە مهمە کرد لە ئەو نوسخە ئشارەوە مەلەک تاوس کریاوەسن کە مەلەک تاوس هەڵا نازانم بیشم چێ جێخوای من شارەزایی فرە لە سەرێنێرم و ناتوان جو بەقیە قسەی
مثلا بدون سند بکەم وەرحاڵ کارکتەرێکی قدرەتێکی سەرەکیە لە باوەڕگە لە یەزیدیە و ئێستاکە ئێرەکانی ئی ڕاست بوتن کرد لە ئەورە ئەو مەجموعە وەسڵە شێر بوو تاڵا یە نوسخەی خەتی کە کەفتەسە دەست وە لەورە باس مەلەک تاوس کریاوەسە یە ڕاستنەتن کرد لە ئەو سەر لە ئەو وەرجەلەوە ئەو باوەڕگە هینە هەرەوجرێکە من دەفرە قسەکان و نووسیاوەکان هاورد مەسوەکە بڕێک لە ئی سونەتکە لە سێ ڕۆژەی ڕۆژی و ئەو واسڵا دیدگای کە دنیا لەبان پشت گایك بوو گاکە لەبان پشت ماسیک بوت و ماسیک لە ناو ئاو بوت و مەجموعەیەک لە ئەو دیدگاوە لە دیارە ڕیشەی ئیزەدی دێرن و یە ڕەسنتن لە ئی حوالی واسڵا 150 تا 100 ساڵ ئاخرە حالا نەقل مەکان بیوت کەسێک لێروە چی ود لەورە زندگی کورد وەگەر خۆیانە جەمیەتەکان ئاڵۆگۆڕ کردن کوردەکان لە دەور مووسڵویانە هەورتونە ڕێ منتەقە یالی منتەقە چوونە ڕاوە ئەورە هەڵا قسە لە شێخ ئەمیرەس کە وەخت خۆی چێسڕا ئەسان خۆی لە مووسڵوە هاتکە ئێسەکە هین کوردەکان لەو موقع وەگەردیەکە هات بچوو داشتنەوە بار و لە ناو منتەقەکانیەکانە بارکردنە یا یەکە مەجبوریان کردن کە بار بکەن ئێسەکە بڕێک لیانت لە ئیزەدیەکان و هاتکەسن و لە ئەوین گوبینوە وە ڕۆشنی ئی دو هینا لە 106 ساڵ لێوە لە 1855 تا 1858 دەرکەفتن کە ئی روانگاێ سێیە وەگەردە وە دیدگاوە فەلسەفی گورانەکانە ئی دوانە توانێت تەشخیص بیدێتە ناو ئەو قسەگەل ئەو کتاو 3 ساڵ لە ئاسیایە بعد هین هاوردگە سوەکە ئیوانۆفکە شمارێک لە بڕێک لە تایفوێل ئەلحەق یا ئەلئیلاهی پەیرە و یا مۆتەقدن و مەلەک تاوسکە هانە سەر و باوەڕەکە مەلەک تاوسیش شەیتان بوتن و شەیتانیش و حازر نیان قسە ناجوور و مەلەک تاوس بکەن ئێسەکە هینێ کردێت و مەراسم و شتەکانێکی تێرنە جێ نویساوەسن ئیوانۆف و نویساوەسن کە ئەو بەشێلی ئەو جەمیەتێل یا و تایفوێل ئەلحەقە لە دەورکردن و ئاوەیەکان دەورکردن ژیان کەسێکتر یا هینێکتر پەژوهشگەرێکتر محققێکتر وە ناو پترۆشفسکی واسڵا ئیلیا پاولۆ ویوچ ئەڵا تەلەفزەکە ئێرەکانی دروست بوتن کە ئی پەژوهشگەرێکە ئی مێنەوانە لە ساڵ 1954 واسڵا هەتاوی باە بوت کە هینی کردێت ئەویش تاقیقاتی کردێ و لەسەر و باوەڕسەکە ئالحەقل ڕیشە لە ئیسماعیلیەکان دێرن و هین کردنەسن کە هانە سەر و باوەڕە لەو موقعەیە کە ئەو لە کیەلجی نەفتویە معلوم نییە یانە سەرچەوەکان خۆیان وە ڕوشنی هین نەکرد ڕیان ڕوشنونەوە چەند شاخەنیانە چوو بەشێلیکن کیەلن واسڵا لە شوێنێک میێوان بینەسن یا لە جەمێک نیشتە قسە گوشتدانست لە قسەکانە یانە هین کردێسن کە ڕای وشیاوەسن کە ئەلی لە ڕوش ئەی مردمە باوەڕ دێنن کە ئەلی لە ڕوش ئەزەڵوە بیەسن و هەمیشە لە دوون واسڵا یا لە جەسە ئیمانوێل و پێغەمەرێل ظهور کردێسن لەناو ئەوانە هەر لە ئادەم و بورێ نوح و ئیبراهیم و موسا و ئیسا و واسڵا محەمەد و یانە چە لە پەیکەر ئەوانەیە هین کرد تەجەلی کردێسن مەزهەریەت تیا کرد زەرین کوب یەکی تر لە ئەوانەسە کە لە میراس سوفیە قسە لەسەری کردەوە ئەویش هینی کردوە کە دلایلێک خۆی کە مەجلس ذکر دێرن و نازانم هین دێرن
نەزر و نیاز و خێر خزمەت دیرن و سەما و چشتەکەن و ئێستا کە ئی ئاداب و ڕسوم و واسڵا لە جەمخانە جەم بن جور تەکیە و یانە کردێسە واسڵا دەستپیچک ئەوەی کە لەژێر چەتر متەسۆفە واسڵا جیان بێتن یا هینێ بکەتن مەسڵەکەلێک لە تەسەوف ئیسلامی هینیان بکەتن بناسنێتیان بعد هینیەرێک تر دکتور واسڵا موحەمەد موکری کە کومەک کردێسن وە چاپرەسین شانامێ حقیقەت یا حقیقەت حەقایق نعمەت جێهوناباتی هەم نووسراوەکە خۆکە مقەدەمەی ئەو کتاوە هین ئەو و هەم وە زۆن فکرم ڕەسە فرانسەویە ئینگلیسیوانێکە نووسراوە دێتن یەکی لە منبەل ئی زانیاری نادرووسە شانامێ حقیقەتەوە نووسراوەکان دکتور موحەمەد موکریە ئی دکتور موحەمەد موکری خۆی هینێ کردێسن هاوردێسوە کە ئی مسلك الحقه وابسته ومذهب شيء أسن وهين متى عقائد وآراء يا ريو رسم تايبت وخوان دير چونك ای هنا ای وصلا شانامه حقیقت یا حق الحقایقه تاریخ منظوم بزرگان الحق یکی ل سەرچەوەێ منبع ئەسلیەکان زانیاریە نادرووسە من بیشتر چمە سەر ئەو خاڵێکە کە جێهونابادی هاوردێسوێ نعمەتوڵا جێهونابادی و دیار لەناو برهان الحق و آثار الحق این کوڕەکە نورەلی ئەلاهی و دیاریش ئەڵا خۆی برهان الحق نووسا نورەلی ئەلاهی و دیار بەقێ بڕێک قسەکانی و نازانم نقل قولەکانی و قۆڵهین ئیسلامی کە ئەحادیث نورەلی لەناو آثار الحق لەلایەن کوڕە نورەلی و جەمجور بیەسن کە ئەویش وەسیوە کتاو هاتێ یانە ئی مەجموع کتاوە کە بینەسە سەرچەوێ نووسراوەکان بورەکەی دکتور سەدیق بورەکەی کە یانە هێڵێک واسڵا هێڵە شیعە هێڵە تەسۆفە ئەو جوخ جور بشمێ ئەو جوەیە کە بیشتر خەرگا و لێڵا و دێرێتن لە ئی لی کانال وارد ادبیات وارد حوزه زانیاری و اصلا و من بغل تحقیقات بیست یسه که من لنویسەرەکان خۆم و لە قسەکان فرموقە هینەکانە ئەزار نەزەرەکان نورەلی ئەلاهی لە برهان الحق نەقدوە کرد مەسن وەلێ تایسە نەچی مەسە سەرە نووسراوەکان باوکی نێمەتوڵا جێهونابادی ئێستا من چمە سەر خاڵگەل ئەسلی کە فرەچیش هاوردێسەوە وەلی خۆ ناڕەستن لە ویدیۆیەکی یەسات وردێکە بتوای گشتە شیوە بکەیتن من وە خێرایی تەنیا خاڵگەلێکی هێنکەم کە ئەرا ئەزیزیت دەربکە فکر سەرچەوەی ئی زانیاری قەڵەتە لە کوورەسن کیە ئەوەڵەن لەسەر ناوەکەی وەتیسن ئی هینە ئی مەسلەکە ئی مەزهەبە ئەلبەتە بایەکی لە خزمەتەن ئەرزکەم کە ئەوەڵین چاپێ ساڵ 1345 بیەسن و چاپ دوێمێ ساڵ 1361 ئاین حقیقت دین حقیقت و ئەلیەلاهی و نازانم ناوەلێکتر وەتێسن ناو ئی فەرقەی ئەلحەقەسە کە و پەیرەوەکانی و ڕاهڕەوەکانی چەوەتن یاروەتنەسن و هەروەی دەلیلەسە کە هەر یارستان یا یارستانیش مەشهورن ئی فەرقەی ئەلحەق
واتكسن الحق دوانزة امام شيعة قبول ديرن وهين ديرن وشريعة كالجزشت مسيحي يهودية وتايوت اسلام قبول يعني هاورديس وكا ئێرە کان هەساو کە ئیسلام یەدەنە بایم بوتن ئاین الحق مەغزە بایەمەکەس و شەریعەت پوستەکەیە یا یەک تەشبیه کردەسە کە ئێرەکان سەدەفی دای بنیتن کە ئیسلام سەدەفێک بوتن ئاین هینا دوڕ ئەو ناویە سەواسڵە ئاین دوڕ یا هەرۆ ئالحە باوەڕێل ئالحەق هینەکەیە دوڕەکەیە مرواریەکەی ناویە و شریعت بوده او پوسه و صدف و هاوردیس و بعد مظهر الوهیت یا خوا تجلی یا تجسم خوا لجسم اولین تجسم یا جسد گردن ذات خوا یا حلول الروح رای بالنسبة كاردن نظرم هنگل عنوان الفريق ومعني الفريق لفريق جورا جور شيء سكر ولی من قشت ويا معني بمكار كل إيرا كبتوانيتن إيه منظور برستن كيانة شو دنيا دينسن وصلا وقت كسن بالول بيسن كتجسم كبي حضرت عليش بيسن لشون بالول ذات حق وصلا لهين شافز جسم شافز در كفتيسن كيا بوركيش هاورديس وك شافز لقرن سيجياسنو وبناو وقسين بوركي وبناو هنجلك روايات لك لهندوستان وهاتوتن شافز الواسرة ومدتك لنو الحق كان جاوتن لشون شافز مظهريت واسرار رسيوتا باو السرهنگ كازم نيك نجات لگنجين ياري هين هاورديس وك باو السرهنگ خوي وسراد وتوتن كدون وارنغم بالول بيتو ودون دياترميج سلطان ساق بوتن لشون باو السرهنگ هاوردنس وك مظهريت رسيوتا لشون دو واسطة يعني دو نفرترين كريا ودالما نازنم كي بي هاوردوتو شاخوشين رسيوتا شاخوشين که لأصلی چه مبارک شاه ناوی بیسن بعد مبارک شاه لدویتک باکره یا لدویتک شو نکرده و هین بیسن و دنیا هاتیه که یا ذریق لنور خوار هین کردیسن که نور حق بیسن لوجود چوتا وجود و بارداری که هلا لشون شاخوشين هاورديس وك ذات الهي ل جسد بابا ناوس خوي نشان ديتن که اویچ هم هاوردیس وک نعمت الله جهونا باتی هاوردیس وک بابا ناوسی چهلیه دویت شو نکرده و دنیا هات کسن یا یه دویت شو نکرده دیر منظور من با کرس یعنی جماع جنسی نیاشتی بعد لشون اویچ بودن سلطان ساق بوتا جسه یا مظهر حضرت علی و قول او و ذات حق بعد لئی دورانا امام حسین بوتا چه یاور بوتا مظهر امام حسین بعد یا هاوردیس و که لمورد خلقت و که لأول و هين بيسن لبطن الدرة هاتيسن و لجامع خون كار وقت دراتيسن چه بيسن جور هنا هفتوانا که هين کرده و اصلا خلق کرده هفتن باشن هفتن که خلق کرده هفتنکان چه علی دینسن و علی لدوره محمد دواره ظهور کردن که خویتتن هين بوتن لورا همو کارسن متعدی محمد و پیغمبر ناسیتن و محمد لمقام الوهیت و اصلا یا مقام خواهی علی با خواهی بیا متعدی صرفاش نکردس لشون سحاق یا سلطان سحاق اسحاق و نساز مظهر ذات حق رسیسه چه شاویس قلی یا قرمزی ل 810 قمری
کە لە کورسان و دنیا هاتوتون و شێریەرێکی یا دەفتەرێک داشتوتن دیوانێک داشتوت و ناو دەورێ قەرمزی هەڵا من وەداخۆ ئی شێریەری دەورە قەرمزیە لە دەست من یەک دام چەندێکینە چەندێک مایە دێرن و چەندێک نزیکایەتی دێرن و گەردە دنیا دوێنین یا جەهان بینیە تەمەدونی و فەلسەفی کوردانە بعد لە شۆن قەرمزی محەمەد بێگ لە جەسەی محەمەد بێگ لە لۆڕستان زات حەق یا هەرە ئەو ئەلی مەزهەریەت پیاکێتن و لە شۆن محەمەد بێگ ڕەسەتە کوڕەکەی خان ئاتاش کە یە بورەکەی چەم هاوردێست کە خان ئاتەش قەرنە ئەوایل قەرنە 11 قەمەری ژیاوەسن بعد بەناوە هین بەناوە قسەی نێمەتوڵای جێهون ئابادی قورآن لە 32 جزمە جزءە لە ئەسڵە بەشە کە 30 جزئی فرع دین و پێوشن و 2 جزء ئەسڵە ئی 2 جزء سە کە ناوەڕوو کە ئەوەیە کە ناوی نانەسە سەرمەگوو حالە ئەو 2 جزء ئەو 2 جزء سە کە سەرمەگووە کە نەبایەتەکەنە ئەڕا ئەوام ویشێت فقط ئەڕا خواست نەسڵ و نەسڵ هاتە پێغەمبەری الوەسا کەسێک پاک و قەوڵ و ئەو ئەدەبیات خۆیانە کە لە سینێ محەممەدە هین بێسن محفوظ بێ وە قەوڵ خۆی و ئەمامان پێدەرپەی ئی 2 جزء ڕەسیە سەپیان و ناو فەرقانیش و معنێ ئەوەی کە جیاوەکەر حەق لە باتڵ واستڵاوکە ناوی کترە ڕا قورئان و ناوێکی چە ئەڕا سوورەی 25 قورئان کەریم لە سوورەیە مەکیە وەکە 77 ئایەت دەرێ ئەو جورێکە هاوردنە سوخۆ کە ئی دوهینە ئی دو کە ئی هەڵا نازانم منزوری چەس کە ئی 2 جزء ئیمام و ئیمام تا ڕەسیەسە حەزرەت مهدی کە مهدی نازانم دی کە وە زوان کوردی ویشیاوت منزوری چەسن کە منزوری هەر ئەو دەورەی سولتان سا کەسە کە ئەو لە جێک نەواتکە کە مەسەڵ مهدی ئاخر زمان بووتن وەرهەڵ لە مەورد خانەوادەی سولتان و ئەسحاق و هاوردێستەوە کە خانەدانەکەیان براو قۆم کەسکارەکانی وەگەردەیە هین نەوینە خۆشڕوو نەوینەسن و شێخ ئیسا لە شۆن مردنی شێخ ئیسا یعنی باوک سەحاک هین بوتن مەجبوریکەن کە فرار بکەیتن و لەورە وەگەر چوار لە هین چوار لە کەسێکی کە لە ڕۆژ ئەزەڵ و وەلیە بینەسن چوار لە مەلەکە فریشتە فرارکەن و هینکەن لەورە تیان واسەڵاتی منزورۆسە کە بانەڕا هەورەمە بعد ئیانە دوشمەنی کە لە شۆن مەر و باوکی وەگەست هینە شروکەن و یەسەکە تیان فرارکەن تێتەدا ناو مەڕێک و 3 ڕۆژەکە لەورە ئی داستانێکە کە 3 ڕۆژە ناو قار مەڕنەوە لە هینە ڕۆوایەتە هینە بیشتر سەرچوە گرێتن کە لە دەورەی لە 1855 تا 1000 لە ئەو نووسراوەی 30 ساڵ لە ئاسیا لە گوبینویچە 3 ڕۆژە هاتێسن کە لە وەختوە چیم نەسەرێ دو موقعی چە بیست متای هاوردێسەوە کە ڕا گشتە پابەنە پێوە نەو یەسن کە ڕۆژە بگرێتن و لەورە چیم نەسەرێ کە ڕای ژورە بێسن بعد هینە ئی ڕواەتە لەلایەن سەی قاسم ئەفزەڵی وە لە ناو دەفتەر ڕموز یارستان تکراڕوە بێسن یەکە هینەکە سەی مامەد حوسێنی و بەقییانیش هاوردنە سوێ لە ناو وەسڵا فرق و سکت کرد لە چەتری ئەبراهیمی یا شا ئەبراهیمیەکان هاوردێسن
هاوردنە سوێ کشتە هەرکامان لە نووسراوەکان خوان و ئاب و تاب و ئەدەبیات خۆیانە. بعد هین هاوردێ سوێ جێهون ئابادی نێمەتوڵا هاوردێ سوێ کە عەلاقەل معتەقدن کە سەلمان پارسی مەزهەر بنیامین بود یا هەر ئەو جبرەیلە بووتە فاتمە مەزهەر خاتون ڕەمزبار بووت و بەڵال مەزهەر شابراهیم ئێوەت بووت و خاڵد بن وەلید مەزهەر باوەیار بووتن یانە هەرو چیتگەری کەسێکی لە نووسراوە لەناو سەیەل باون وشیانە. حسین واسرا منصور حلاجیش مەزهەر داوبیە بوورەکەی کە هیچ تکرار وەکتی لەناو نووسراوەکان خۆی. بعد چیشتر هاوردێ کە اعتقاد و تەناسخ دێنن ئەلحەقەل ئەلوێلاهیە یەکێکە بەخشێکە ئی تەناسخە بەخشێکە لە پەیمانە خوا وەگەرد مردمە ئەو نووساسێ کە هەر کەسێک باید 1001 دوون هین بکێتن بنێتە پیشسەر یا ڕەت بکێتن و نووساس کە تەناسخ لە ئەلحەقەل ئەساسێکی بنەمایەکی فکری و ئەخلاقی دێرێتن. بعد قسە فرە نەویشایە فرەشی و نەکریاوەسن ئی مورد گەلە کە ئی هینە مشابه وەسرە باوەڕێل هەندی هاوردێسوە. بعد لە شوێنێکتر هاوردێسوە کە هەر کەسێ باید 1000 دوون 50 ساڵە یعنی هەر کەسێک 1000 دوون و لە هەر دوونێک 50 ساڵ بژیەتن سپەری بکێتن کە ڕایە پاکوە بووتن و لە شوێنێکە بوت ملحق بووتە حەق وەسرە ئەو لە ڕۆژ ئاخرە یا ڕاهەسە و کتە و ئاخر. و اینێ کردگەسن نیک نژاد هیچ شتە تکرارەوە کردگەس هاوردێسوە کە ئاغاز زندگی یا سەرەتای زندگی پیشوازی لە مەرگ و مەرگ ئاغاز سەرەتای ژیانە وەسرە یا زنگانیە. بعد هاوردێسوە کە یەکێتر لە باوەڕگەل ئەلحەقەل وەسە کە سێ ڕۆژە بێرن و نووساسن کە لە هینێکە و بعد لە شوێنێ هین بێرن جەشن بێرن و ناو ئەیت خاوەنکاری کە یە نیک نژاد و بوورەکەی هەریچ شتە تکرارۆکنەوە فرەکەستری هیچ شتە تکرارەوە کردس. بعد هاوردێسوە کە بەناوە مەتەنگەل یا نووسراوەل ئەلحەقەل پردیوەر هاوسەنگە وەگەرد کەعبە ئەرا هینەکان ئەرا پێرەوەکانێ. خانەدانوێل بعد هاوردێسوە کە 7 خانەدان ئەسلی بێس و لە بازی نووسراوە 11 خانەد و لە بازی نووسراوە 14 خانەدان لەژێر چەتر واسڵای جەمجورکردنە لەژێر چەتر ناوەل ئەلحەقەلیە لاهی نازانم فلان بیمان. ئێستا کە هین تاکی 12 خانیانیچە 12 برج یا 12 ستارێ ئاسمان یا 12 هەواریون ئیسا پێرەوەر یا یارگەل ئیسا یا 12 هین و 12 ئیمامە شیعە واسڵە تەشبیه کردسن. بعد نورەلیە لە هیچ هەرە و چتە هین کردسن هەرە ئەدامەدا سوکە وابەستەوە شیئەن و ئەو هین تەریقەت شەریعەت و تەریقەت و معرفەت و تەڕەسنە قەدە و پروسێل هینە واسڵە سیر سلوکە ناوەسە هەساویە. بعد هەروکێک لە خزمەتان ئەرز کردم کە بڕێکتر لە باوەڕێل و لە دیدگاهل و لە کە لە هینە لە خەودونێتە نورەلیە لە یانە گشتە لە ئاسارەلحەقە لەلایەن کوڕەکە و بەهرامە لاهی هین کریەسن چاپ و چاپ ڕەسیەسن کە ئالحەقش لە تعریف ئالەقا وردێسن شخصێکە کە لە سەیرە تەکامل مەراتب سگانە شەریعەت تەریقەت و معرفەت و تەرتیب چە تێی بکێتن تا شایستگی ڕەسین و حەقیقەت پیا بکێتن لە هین هاوردێس و ئاسارەلحەق. بعد لە مەرحەڵەی ئەوە شەریعەت باوەڕداشتن و ئەو شەریعەتە ئیسا و موسا و ئەسرا ئادەم و خەلیل و موحەمەد و نازانم مەزهەب ئیسلامیە ئەو
دینی الإسلام إبراهيمية بعد مرحلة دوم كطريقة مؤمن وعلي بوتو وهين بود اعتقاد اشتوتن كعلي لا جسه هين الإمام الظهور كده بعد هين مرحلة سي مرحلة معرفته كأي مرحلة إنسان رسيته من عرف نفسه فقط عرف ربه كعربية كيوجرك من هالي بوم مسك إنسان لأي مرحلة معرفة رسيته خود شناسي ووقت الشخص خود شناس يعني خوش ناسة الرب خوش ناسة ومرحلة چوارم كأوسك حق وحقيقة يا كمال در وصال بو بقاء در فنا أو مرحلة رسيت كأنا اشتركن كعنوان باور الحق وآلية له يعني لأنه سەرچەوەێ هين كردو يسن جي قردو وبيسم من بزانياري ئەرا نویسەرەل دواتر كإسا إما إيدلتي 30 سالة جارسان وكو واصلا ناويك ئەرا بازخواني هويت كردانة واصلا وجهان بيني تمدني فيلسوفة الكرد بردي مكار إسا جارسان و هدلجي الإلهي وهدلجي أو ناول الإلهي الحق يعني هرو أو نازم هرو أو مش مجموع زانیاری ومجموع السنة لديرتن يش ل أو منظوري ك من برد مسيكار الرأي خارجي كان وديرن باعتباره كان يعني قابل استفادة نيم رويا سانجوري كتاتي قابل واصلة استفادة نمواسن وكو عنواني كي خاص عنوان هروي دليل من مدتك وازلي هاورد مثلا ك البته اشتباهش بي که و معنی بدی میکردن و هین ناو کومالک او فلان بیمان یعنی متى من لأسرع وكو خوانینوی که تاریخ هویتی که بتوانتن بوتا منبع اعتبارك یا یک بش تاریخی این مردم ل واصل لناو لميجو كرد متى لا او چوارچو منظوريه خارجي كن وإيزەدی باندازه ب هجور أخلاق وأليله يعني معلوم نية كيس برن نسرا وحر أو هنا دنبت وك يارستان جور مثلا لجي أخلاق أو سوة أخلاق شاخ وشيا أليله يشوب لأفغانستان دير يشوب لتركيا دير يشوب نازم ل لبنان دير تو لسوريا دير فلان يعني إسا برك فرفر خام وكالفام ديرتن يارستان حرو معنية بيت بدون توجه ويك إما چدر آوردی مثلا ناو کلامەکان دمورد یکی یارسان و چه معنی يقول یکی تل اوانی که هر جلی خدمتان عرض کردم که بیشتر من بکان هر نورعلی الهی و نعمت الله جیهون آبادیه دکتور صفی دکتور صدیق بورکیه و یکی چون برای هم عنوان دکتری که داشته و هم برای ریشیابی واژه کان کرده و هم معنی کرده معنی لی من دراوردی کرده اصلا برای لا یا یک خشت و خشت بر مجموعه ل کلامەکان یسه که هین چند اثر لی نویسا اصلا لی رابطه الوا که بیسه جی اهمیت را گشت لا يعني ولی خو به اندازه نظرات يعني نازم بشم چنی که درسته ولی خو گشت حلسن هم معنی کردنه که هم واسره و لاتین نویسان زحمت فریکی شاسن ولی خو وجه من دونم هینی که باری مثبت نیدتن هرچند خو و تمام خطا له هین یلی خو مرحله که ل فرایند واسره پژوهشی ولی خو دا خو تاثیر منفی اجار ناجوری دانا سند سر هویت این یسه که دانشنامه واسلا دانشنامه نامآوران یارستان و نامه سرانجام دوان لو اثریه لسه که بیشتر تاثیر دانا سند سر الحق پیران و مشاهیر که سال 1387 و یکی تل او هینگی لسه یکی لتلو آثار لسه که لآثار که آوردی سوی باور ریشه باستان داره منطقه لطول رأي باوري لو كرنس و مهر و محبت و صلاة پیغمبر
کردنەسە باوەڕ خۆیان و ئاین خۆیان بورەکەی هاوردێسەوە کە لە ئەوڵ وەخوا چوار فریشتە بهین کردێسن ئیجاد کرده یا دروست کرده و لە شوێنی خوار و مانگ و ئافرینش بێست و بعد هەفتەن کە دروست کردێت لە شوێنی چێسە دوو ڕۆلی یانە ڕواەتی نەپۆڕم ناجوورە هین کرێ سەرهەمبەندی کردێت کە چەند هزار ساڵ لە دوڕە بێس و وەختە لە دوڕە دەراتێسن هەفتوانە دروست کرده من نازم مەبنایی نظریه الفرفرە خامە باتۆجو و ئەنوان دکتوریەکە لە کوورە هاوردێسن بعد هاوردێسوە کە هەر ئەو ئەلواه وەسڵا ئیسلامیە تطبیقی کردێسە وەسڵا جیهانناسی ئەلحەق هەر بەر مەبنای ئەو ئەلواه ئاسمانیە ئەلست و نازانم فلان و بیمان هەفت لۆ ئاسمانی کە هەفت تەبەق وەسڵا کە ناو بردێسن ئەلحەق بعد سلسە هاوردێسوە کە سازماندەیی ئەلحەق و سلسە مەراتب پەیرەوگەلی لە زمانە سوتان ئەسحاقوە منێسەجی یا سلطان ساق بعد هین کردێس لە مۆرە ژیاننامە ساق خۆی و نیسا کە لە مناڵی شروع کردێسە یاڵگیری وەسرا فراگیری دانش و لە جوانی چێسەڕا نظامیە باغدا لەورە تاسیل کردێس و لە شوێنی چێسە دەمەشق و بعد لە شوێنی ئەرا تەکمیل هینە ڕاواسرا چێسە دەمەشق ئەرا تەکمیل تاسیلات و دیواری چاتێسوە ڕا بەرزەنجە و لە مەسجدێک و ئەرشاد مردم لە ڕێ تەسەوف هین کردێسن سەرگەرم بێسن بعد حەزرەت موسا هین کردێسن کە یانە تەجەلیە الإلهی بوو بیۆن واستڕا بەناوە ئێتقادات ئەلحەق حەزرەت موسا تەجەلی ئەلاهی بوو یەکی لە مەزاهر ئەلاهیەوە لە مەزهەرگە لە خواسن بعد باوە تاهر مەزهەر خواسن حاجی بەکتەش و مەهەل حلول زات خواس و یانە گشت هین کردێسن لە زۆن سەرنجام و واستڕا نامەی سەرنجام و هاوردێسوێ بعد پردیوەر هینە کەوە معنی ئیپەر پێڵە هینکی بێسن لە زمانە سوتان ساق دروست بێسن و هینە لە ئەندیشە واسەوە لە فکر لە باوەڕە مۆمنگە لە ئیماسە بووە منزلەتێک جور پۆل سەرات دێرتن کە مەجید ئەقاسیچ تەشبیه هینی کردێسن ڕای حەقیقەت وەکە سرات مستەقیمە هین کردێسن و یەش لێرە پردیوەر وەگەت پڕ سەراتە لە ئەسلامە هاو سەنگ یا هاو متراتب زانستێسن کە هاوردێسوە کە دێشۆن 1902 وەسڵە لە بانەوە پێڵبایەتەکانی ڕەت بن کە بەدکارەکان چنە دووزەخ بعد فرە چشتر نەپۆڕۆهین هاوردێسوە من وە خاتریە دەرێت وەختەکە فرە چوتن ناچمە سەرێکن لە مەورد جەم و جەمخانە و نازانم ناوناین مناڵ و سەرسەپاری و یانە شتێک من دراوردی هاوردێسوە کرد لە ناو فرە نویسراوەکان تر یانە تکراروە بیێسن بعد ئەخلاقی لە هینە لە ئالاقەوە یا لە یارسانە هاوردێسوە کە چوار دەستورە هەر ئەویش کردێسە پاکی و ڕاستی و نیسی و ڕەدا کە هینی کردێ تاریفی کردێسن کە منزوور لە ئی ئەرکان یا ئی چوار ڕوکنە پاکی یانە پاکی کولیە لە جسم و لە جامە بوتن لە زوان و فکر و ڕەفتار بوتن و ڕاستی و معنی ڕێڕاست و وەرگردن ڕاستی لە گفتار و کردار بوتن و مطابق خواست خدا زندگی کردن هەڵا خدا کرد لە کوورە مەسەن و خواستە بەیان بێسن منزورەوەسە کە ئەو قسەوە لەسە کە هین کردس لە زوانە سەهاک و وەسرا بەقیەوە لەو سەردەمە نووسیەوە نیسیش وە معنی وەسرا نیسکردن یا
چه بشم نابودکردن قرور و خودخواهی و هوا و هوس نفسانی و شهوت و یانسه و ردایج و معنی چه بخش و خدمت و کمک خاورده سو که یعنی حسن هیچ ربطه و ای الکامیه اخلاقی فلسفی نیرن یعنی دی هینی دی چوارچی و یه هرو هینی متصوف سر و دیدگاه متصوف سر که ربط داسه این بتون بی اوی که دیدگاهی فکر بکرد یا لکلیتی که جهان بینی لبستری که جهان بینی فکر کردن بعد لکلامەکان هاتیە کە ئەسرار ئی ئاینە بایەتەکانێت پوشیدە بووت و لە حکمەتی ئەرا مردم قسە نەکەیتن بعد یاران و پەیرەوان سولتان ساوک 14 دەسە تەقسیم کردیسن کە واسڵا هەفتەن و هەفتوان و چلتەن و قەوەڵ تاس و نەزانم شم عینیان کردێ هاوردیسان وەکە شتێل من دەراوەردەیەکە ئی واسڵا ئی بەیانە ئی جور کە 14 هین بیوتن بعد که لناو اوانه فقط هفتن و هفتوانه نزیکترین هینن نزیکترین و اصلا مقدمترین خوشویسترین لباقیه و آسمان دریا هفتن و زویش دریا هفتوانه که چشته که سیل ولی خویانه هاوردن سو تکراری کن و را اعتبار خوان الاستفاده کنه که یعنی من لنویسرا و لهین و روی کلام هینه کشتیانه نقد وکد مثلا بعد لأثار مختلف ای هفتن و هینا هفتوانه لدوره جواز لجسر و جامعه پیغمبری و پادشاهی هین کرده خوی نشان ده ظهور کرده تجلی کرده و لدوره لقرن هشتم لقالب واصله هفتن و ساکه ای سلسله ای مجموعه ظهور پیاک یکی تلو کسکلی که هین کرده سروچه شروع پکرم مجید القاسی لآین یاریه که سال 1338 اول دف چاپیه و چاپ بعدی چه 1358 بیسن یعنی ای تاریخ رای مهمه که بزنیم ایلی نوعی صد آخره که مثلا ای کسکلی که خویان سر و الحق بینسن چشتیری میسانستن تا چوان ده از رب دیریتن و گرد جهان بینی گورانەکان باوەڕێل گورانەکان یا باوەڕێل فەلسەفی گورانەکان بعد هاوردێست و مەجید القاسی کە لە ئەو ئاینیاریە کە ئی گرو الحق ئەوش یارستانی شەڕای بردێسەکار ئێتقاد کامل دێرن و دوانزە ئیمام شیعە و مخصوصا حضرت مهدی و ناجی بەشەر زانن و لەبین بەرە زشتی و تاریکی و فلان بعد هاوردی سوید لمورد مرو فرار و مرو و اصلا سلطان ساک هاوردی سوید مجید قاسی که لقرآن و روایت و اصلا اشارات و روایت کان ایجو درکفتن که سلطان ساک دی که للاین حکومت وقت و تحریک بینسن و اوان و ملحد یا لدین حلوه گردیا یا لدین زانسنس هین که جمراس سلطان و یاران ترن و شهید یان کن بنا و قصه مجید القاسی بعد فاصله قورەکانی هەڵام نازانم منزوری لە قورەکانیان قور کام و کامە و فرار باوەیارە ڕابان زەردە و شاه ئەبراهیم ڕا بەغدا یانە سەحەت ئی قسەی لەسەکی ئالی جنابە کرد گەسێ بعد دفترگەلی دیاری هەر ئەو بەشە کەڵامەسە کە باوەیار لە وەگەرد خۆیە لە موقع فرارە لە هەورامان ڕاستسەرانە وەر خۆیە هاوردێسە کە دەستوورگەل سولتان ساوک و ئەو دەورگەل یاری وەرنگە لەتی بێس و هینی کرد تەکمیلی کردێسە دەورە باوەیار هەڵاندی نازانم لە دەورگەل منزورش هەست کە تەکمیل بیست الحق هینە اعتقاد و آخر زمان دیرن و لآخر زمانی که هجور شیعه مهین کتن که تقاس خون حسین برجسته بودن لآخر زمانه اعتقاد و تقاس سندن خون حسین دیرن حالا نظرم یعنی لکور هاوردیسن اینجور شخصی دیگه بعد پیش بینی
ئالەقەل پیشبینی دەرن و پیشبینی آخر زمان و یانە هینی شتێکن کرد لە فرەک هینی پیشبینی و پیشگووی و یانە شتێکی کە فرە کەس هاوردی سوەکەی پیشگووی کە من فرێ نەقدوە کرد بێ ئەساسن یان هین خانە الماسین هینیانە دەستکاری بین و هین ئەوەیە کە ئەسان خۆت پیشگووی و هین یەک دو ویدیو لەسەری دەرکردی من کە خۆی وەگەرد یاری ڕازی منە تەناقۆس پیاکەوە ناتوانی پیشگووی و وەسڕا دوونەدون چون لەمانێ چرخە یا دەوەرانیەتە ڕوو بناوی بنی زات هەچی ناوی بنیتن ئەسان معنی پیان ناکێتن وەگەری جەهان بینیە ناتێتەوە. بعد لە زوان ئیلبەگی و هاوردێسێکی گویا ئیلبەگی وەتوت کە لە آخر زمانە گشتی دینەکان بووتە یەکی و ساک بووتە سەروەر گشتی دینەکان کە دەرسوەتێکی هین هەست مەنزوری هەرە هەفتا و دوین بووتە یەکی و بنیامین بووتە سەرجەمنشین مەنزوری هەرە هەفتا و دو باڕویە هەفتا و دو پیرەکە پیری پیران بنیامین بی یانە بەرداشتی قەڵەتێکە کە لێرێنوێ بعد هاوردێسو کە لە ئاخر زمانە خوا لە پێکەرێ واسڵە هەفتوانە تەجەلیکە کە بڕێک شێر لێ ڕابتەوە بی لە یەک لە ویدۆکانە هاوردی منوێ بعد بڕێک شەریعەت دروست کردێ کە هینگە لە مەسکەر واسڵە شتێکی کە مەس بکەتن یا یەک دوخانیات دوکەڵویانە یانە مەمنوعە کەسکە لەکتریش هاوردێس بێ کە مەخسوان لەناو ئاتەش بە گێلگ و یا سیکار کیشان قەیەخە بوتن یا یەک هەرام بوتن ناجۆ بوت. بعد هاوردێسەوە کە ئەلحەقەل بەناوە سونەت و عادەتێل وەرینەکانیان لە جسڵام یا ئەلی ویشن. بعد منطقه هین یەیش هاوردێسەوە کە مردم ئەلحەق منطقه قەرب لەناو پرانتس هاوردنەسەوە کە کرن و دەلایل دەفتەری و منطقی واسڵە مەلەکە تاوس هەرە و شەیتانەسەوە لە فریشتەگەل و خاصێ لە حەق. بعد مخالفەتە وەگەردە خەڵقەت ئادەم و هەوە خواستە واسڵە پەروەردگار بیەسن. بعد کەسێکتر کە یا ئاسار کەسێکتر کە ئەویش هەم سەرچەوەی زانیاریەوە هەڵان هین کازم سەی کازم نیک نژادە کە گەنجینەی یاری ناوەوە ئەویش هینە ئەویش لە فرە نویسراوەکان استنادە پێکرێ مەخسوسان لە یانە ئی سەرچەوە چون فارسی بینەست لە منبەغە لە ئیسلامی و ئی هەم کە سایت و وەسڵا پەژوهشکردە و مەرکەزی لە پەژوهشی ئیسلامیە لەژێر ناو جور وای جور لە تێی 40 ساڵ جمهوری ئیسلامی هەمیشە ئیمان بووە لە تکرار و بێ و تکرار و بێەوە لە بەد استنادکردنەسە ئی نازانم ئی قسەگەل بنەمە و وێڵە کە ثابت بکەن کە ئالەقەل یا هین مرتدن باوەڕە شیعە دێرن و هین کردنەسن و ئەنحرافین و نازانم ملحدن و مرتدن و ناوە لە جوورای جوورێکە ڕایان بەنەکار. بعد کازم نیک نژاد هاوردێسێ کە خوا چوار کتاو هین کردێس کە هەر چواری حالە ئیماڵەمان مەزوری تەورات و ئەنجیل و نازانم چێتر بۆ زەبور داوود و یانە منزوری بودی هەرچی کە ئی چوار کتاو لەلایەکی هەسا لێ کوورە نازانم. بعد ظهور هاوردێسەوە کە ظهور و وەسڵات تەجەسد ئەلاهی یا جەسە پیابین خوا ڕایەسە کە بەنەکانێ بەندەکان یا بەنەکان مەخلوقات بیننێ کە یا ذات حق واسڵە. بعد خۆت هاوردێسەوە کە سولتان ساوە کە وەختە لە پردیوار هین بیەست و مردم واتێسن کە حق لە جامعه بەشەر ظهور کرد یعنی منزوری خۆی بیوت و خۆت ئەو کەس مەزهەرە خواسن
و هەر کەسێک کە قابلیەت وەسڵە پەزیرش و دیدار حەق دێرێتن شیاوە شایستە دیدار وەگەرت حەقا منزۆری حەق لێرە سوتان ساک بوتن توانن بان زیارەت بکەن و کەسب فەیز بکەن یا یەکە دانش و هینە خوایی علم خوایی فێر بن. بعد هاوردێسۆی لە کە مەسرەف چشتێکی کە مەسی بارێتن مەسرەف مواد مەس کننده هەرامە و نازانم یە شەریەتێک ڕای تاشێس و سێوەڵ کە گشتی هاوردێسێ سێوەڵ تا کوڵوەکردن هینە قەیە خەسن ئەوتون سێوەڵ گوناسن کوڵوە کردیە دەستکاری بعد لە شۆنێ سێ قاسمیش لە فرەس هینگەل بیێسە سەرچەوە فرە چتکل ئەو چارە حاڵی یانە تکرار وەکرد و فریچی خۆی ناوەسەبان مەخسوسن لە هین شیر لە جالی شێریە لە دەست هەڵوەستکردن شێر وە ڕاستی دەست نازانم یە ماشین چاپ بیێسن ئەو قرە هین کردێسن ئەو قرە هاو ئەو قرە شێر دەست هەڵوەست کردێسن و بیشتر حەڵەی ئەو بەشە وەنا واسڵا ئەبراهیمیل یا شا ئەبراهیمیل گشتە لە ئەوە سەرچەوە گرێتن لێ مورد هیچ شتێک بعد هاوردێسەوە کە سوتان ساک چوار فریشتە جوریار و مرید داشتێسن و ناودا و بنیامین و مساکە یانە هەر ئەو چوار مەلەکەی هینە ئیسلامی نەسەواسڕای جبرەیل و نازانم ئسرافیل و ئیزراییل و ئەو چوار هینگەلین حالا کەسێک تریش جور دکتور مهرداد ئیزەدی کە هینێک مەقالێک داشت من وەخت خۆی هینێک کردم تەرجمەیەکی کردم دیوە لای بردم لە سایت یارستان وە ناو یارستانی سمە ئینگلیسی کە هەر ئەو دیدگاوە لە دکتور موحەمەد موکریەوە ئەو هینیە لە روانگاێ واسڵا جێهون ئاواتیە نعمەترا جێهون ئاواتیە هاوردوێ لەو مەقالە گونجان نویسن بعد سەرچەوەیەکتر کە وەڕاستی کە بابدڵ جمهوری ئیسلامیە بیێسە منبع زانیاری نادروست نویسراوەکان دکتور موحەمەد عەلی سولتانیە کە من لە چەند نویسراوە و لە چەند ویدیۆ بەشێرێکی خستمە سەوەر باسکە کە وەناو ئەلەویە وەسڵاتون ڕۆزاگرس و ئەویش هاوردێس و لە نویسراوەکانێکی یانە شیعەن بعد کەسێکتر لێ ئی سەرچەوە لە استفادە دەهین کردێس وەسا کاڵک وەرگردێسن دکتور مرادیشە ئەویش سەرچەوە فرە زانیاری ڕێک و پێک لەناو کتاوەکە وەناو فەلسەفە و تاریخە ئالحەق یا یارستان نییە لەناو ناڕۆجای لە خزمەتان ئەرز کردم سەی مامەد حوسێنی تەیب تاهەری و چەند نویسراوێک و زوهن سوورانی لەلایەن کەسکەلێک و هاوریاس و سەرچەوەکان هەرئی سەرچەوە قەدیمی ترەسە وەرین ترەسە و گشت یەک لە دوای یەک کەس هەڵەکان یەک تکرار وەکردە بێ ئەوەیەک بچن هی سەرچەوە لە بخەنە ژێر ڕخنەوە کە ئایا ئی سەرچەوەی ئی نویسەر کە من لە لێ کەڵک وەرگرم بتەوە نییە ئەسن وەڕوو چە قسە کردە مەسەڵەن ئێستا مینۆرسکی یەوەتە نازانم ئیوانۆف ئەوەتە نازانم ئەوواکە یەوەتە کە باسڕا فکریان ڕاستیەسن کە لە ئەو نووسراوە وەرنگە تکرارۆ بکەن و ڕەفرەنس فرێک داشتون نووسراوەکەیان کەس علمیترە مەقالەکە یا قتاوەکە ئەسەکە نووسراوە کوردیش هەر پڕە لە ئی هەڵەوێلەکە نووسراوە فارسیکردن ئێسەکە هینە ئەسلی واسڵا لێرە ئی هەمکەی واسڵان من بە ئی هەمکەی پەژۆشکەرە واسڵات شتێری گوتنە و منیش بەحس خۆم مەترەکردنە دەتەی سی ساڵە کە توانیتن جیاوازی بنەڕەتی و دۆ واسڵا دو دنیا بوونیەتن ئێسەکە بەس من کە لە ژست ناو تەمەدون کوردێر یا هەرە و یارستانە یا تەمەدونی یارستان و تەمەدون کوردان لە ئی وەسڵا تەرکیبە لە
استفادەکەن کە بتوانێتن ئی بەحسیل خۆمەی جیاوە بکەم لە ئی هەم کە قسەوێت بێبنەما قسەوێریکە کە وشێک یا یە خاڵ هاو بەشەرەوەجێگە ئشارەوە پێکەدەم مثلا باوەڕداشتن و ئەلی یا دوونادون یا فلان کردنسە دەستە پێچێک ئەوەی کە هیچ بپیچێت و مەجموعەیەکتر کە ئەسڵ ناخۆنجێن وەگەردێک ئەسڵ ناتێن وەدێک ئەسڵ کە نەقدی وەکردی مەسەن سیل خۆیان نەخشێک ناشنە دیە مثلا سی لێرە کارێک بوو لە بەشێکتر لە نادام ئەفغانستان یا لە ناو دروزیەکان یا لە ناو لە سووریە لە ناو بنەماڵێ ئەسەد مەسەد وەڕوش چە مەسن یانە یە جەهان بین ئێسەکە اشتباهی ئەسڵی ئێسەکە یە وعنوانە یە جەهان بینی فەلسەفی چۆلی نەکریا و دینوانوان یە دیدگاریکە ڕای ژیانێکی ئینسانی چۆلی نەکریا کە من بیشتر لە ئەو بەشێکە کە لەسەر گوبین و قسەکەم یانە بیشتر وازکەم کە چجور ئەو دیدگار فەلسەفی وەگەر ئی باوەڕێ خامە قاتی کردە گوبین و چون لە چەند سەرچەوە زانیاری وەرگردە وەلی لە یانە گشتە قاتی کردە و لەورە قسە دەستەیەکی وە جیاوەکەم و من ئەنتزار دێرم یانە ئینسانگەلی کە خۆیان و پەژوهشکار دەنە قەڵەم خۆیان وارد ئی مێدانە بن بتوانن لە ئاخرین سەرچەوەکانیش کە واسڵا بۆ قۆڵفاسەکە یافتەیە لە ئی دەستاوەردێ منەسە تۆجو داشتون وەخت دووچار تکرار هەڵێت گوزەشتە نەکەن یانە گشتی من نەقدیان وە کردی مەسن و بتوان بان هینەکان ئەو ئستدلاڵ منە نەقدوە بکەن و من فرفرفر مەمنونیان بم و لەلایەنوە و ئەحترام و لەلایەنوە یاگرم ئەوێسەکە نەچن ئەو سەرچەوەی قەڵەتە دووارە هە تکرارکەم یا هەر ئەو بارێکە کە لەژێر ناو ئالحەق و ئەلیەلای و شەیتان پەرست و ئیاکەوە کە کردینە مل هەویەت ئیمەوە هەر ئەو بارە دووارە تکرارۆکەن مەخسوون لەلایەن خودیەکانەوە و لەلایەن کوردگەل مسلمانەوە کە دێرن وەگەرد ئی ئەدەبیاتە وەگەرد ئی جەمعیەتە وەگەرد میژوو باوەڕێلیانە دێرن تازە ئاشنابن بیشتر چنە ڕە ئەو سەرچوەل قەڵەتەوە یا هینکردنەوە یا وەزەرەرە هەویەت کوردە وەزەرەرە یەک پارچەی کوردەوە وەزەرەرە یەکگردن و دروستکردن ماڵە کوردە یا مەنزەڵ کوردە کە بتوانین من گشتمان لە تێبیژیمە ئێستا ئێساس مەسئولیەت فرە مهمە هەر لە کەسێکە خۆی وەکو چالاک وانێک وەسڵاس سیاسی گرێت تا کەسێکە خۆی وە پەژوهشگار گرێتن کەسێک خۆی وە کەڵامزان زەن و کەڵام خوان بزانە تۆجو بکەیتن کە چه هاتێست لە شوون ئەو سەرچەوەلی کە توای لە دەسواتەکە ئایا کەسێکی سەرچەوە لە نەقد کردێت لە منبەیەکتر نەقد بینەسیان یانەوەینە ئێستا مهمە کە پاسەن خۆت ئەوەی کە یەکی لە ئەسڵگەل پەژوهشەوەسە کە تۆ منبەکانت تازە بووتن ئاخرین بەسڵ زانیاری داشتی یەکی متود و تعریف و واژەکان بوویتە کار بزانیتن واژەکان لە چ معنایەک بیتە کار بعد لەلایەک یەکە هین داشتیتن سۆرس کریتیسیزم داشتیتن کە بتوانیتن ڕخنە لە سەرچەوەکانێک کە سەرچەوەتن بگریتن کە بزانی ئەو سەرچەوە لە هینە بنەمایە سەنەدیان چەست بەڵگەیان چەست ئی ڕوکنگە لە ئەسڵی هینە لەلایەکتر و ئەخلاقوەت نایتن ڕا خۆت نیشاندان یا ڕا واسڵا نازانم چجور بشمە بتوایتن نیشان بێ کرد لە بوارێک لێی بوارەوە شتێک زانیتن بایتن ئەخلاق خۆ بنیتە ژێرپا و نەتوانیتن کەڵامێک بخۆنی لە مانێکردن کەڵامێک سەر دەرباری بایتن شتێک بنووسی لێی ڕابتە ڕاستن زەحمەت خۆت بیتن وەختە ناتوانی شت مطمئنێک مستەنەدێک معقولێک معتەبەرێک ئەرا بیتە کۆمەڵگای کورد ئەرا بای بنووسیتن ئەسە کە ئیمە
ئی من بە لەسەکە و ئی واستەڵا تەعمیم یا ئەمومیەتدان و ئی باوەڕگەلە و دەستاویز یا دەستپیچەکە چەند سونەت یا چەند واستەڵا ڕسم زاهری چەند لە یەکچیین واستەڵا ڕەفتاری یا تەشابێ ڕەفتاری یا تەشابێ باوەڕی بتوێتن ئی ئەمومیەت بیتە پێ کە یارسان پێروەلێک دێری لە سەراسەر دنیا هەرەوجێک ئەحلاق داشت هەرەوجێک ئەلیلایی داشت هەرەوجێک شەیتان پەرستێ داشت فڵان بیمانیانە و هێ بیلن ئەزیزیل کە ئەساس مەسئولیت بکەن بتوانیم ئەدامە بیمن ئی بازسازی هویەتی کوردی لە وەنەف گشتمانە هەمیوارم کە وە کەڵک بیوت قسەکان و لەلێ کەڵک وەرگردوین ژیانێکی خۆش داشتین بنیش نەخێ